ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری دوای ڕوبەڕووبوونەوەیەکی دوور و درێژ لە نێوان 24 زانکۆی هەرێمی کوردستان تەنها 6 زانکۆ مابوون بۆ کێبڕکێکردن لە پێناوی بەدەستهێنانی ناوی ئەستێرەکانی زانکۆ. دوای ڕوبەڕووبوونەوەی زانکۆی جیهان و زانکۆی زاخۆ، زانکۆی جیهان توانی هەنگاوێکی تر لە کۆتایی نزیک ببێتەوە و چاوەڕوانی ڕکابەرەکەی بکات لە قۆناغی پێش کۆتایی. زانکۆی جیهان سلێمانی دەبێنێتەوە لەگەڵمانە دەچێتە قۆناغێکی تر. نزیک دەبێتەوە لە خەڵاتەکە. لە پرۆگرامی ڕابردوو زانکۆی پۆلیتەکنیکی دەهۆک و زانکۆی دەهۆک بەریەکەوتن. هەردوو زانکۆ ئومێدیان ئەوە بوو کە ڕیکۆردی زانکۆی پزیشکی بشکێن و ڕاستەوخۆ بڕۆنە قۆناغی کۆتایی، چونکە لە درێژەی ڕوبەڕووبوونەوەکانی ڕابردوو هەردووکیان خاوەنی 200 خاڵ بوون. تاکە ڕکابەریان زانکۆی هەولێری پزیشکی بوو کە لە دوو ڕوبەڕووبوونەوەیدا خاوەنی 235 خاڵ بوو. ئەو زانکۆی کە دەمێنێتەوە زانکۆی هەولێری پزیشکی بە پێچەوانەوە بەبوونی دڵەڕاوکەیەکی زۆری هەردوو تیم و ترسیان لەسەر نەکەوتن خۆشیان لەدەستدا. لە کۆتاییدا هەردوو تیم کەمترین خاڵیان لە مێژووی ڕوبەڕووبوونەوەکانیان تۆمار کرد کە ئەویش تەنها 50 خاڵ بوو. زانکۆی دهۆک 50 خاڵ، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 50 خاڵ. ئەم یەکسانیەش وای کرد کە پرسیاری یەکلاییکەرەوە چارەنووسیان دیاری بکات. لە دوایین پرسیار بۆ هەردوو گروپ زانکۆی پۆلیتەکنیک توانی زوو گلۆپی بۆ تۆنەکەدا بگیرسێنێت. کام بەشە ئەندامی مرۆڤ بەرپرسە لە ڕێکخستنی شەکرە لە خوێندا؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک پەنکریاس. ڕاستە بە وەڵامی ڕاست خۆی بگەێنێتە وێزگەی پێش کۆتایی لە کورسی تەنیش زانکۆی جیهان دابنیشێت. زانکۆی دۆکیش دەستە سرسپی دەرهێنا و ماڵ ئاوایی لەو شەمەندەفەرە کرد کە سەرنشینەکانی زانکۆی جیهان و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بوو. گەرچی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئومێدێکی مابوو بۆ ئەوەی ڕاستەوخۆ بگاتە قۆناغی کۆتایی، ئەویش ئەگەر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە جیاوازی خاڵێکی کەم بتوانێت لە زانکۆی پزیشکی هەولێر بباتەوە، چونکە زانکۆی پزیشکی هەولێر تاکە ڕکابەر بوو کە زۆرترین خاڵی بەدەست هێنابێت. ئێستاش کۆتا ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی چارێکی کۆتا دەست پێ دەکات. لە قۆناغی پێشوو بردمانەوە لە زانکۆی لوبنانی فەڕەنسی دەمانێت ئەوڕۆ تاوان دوو جامعماینەوە لە هەولێر ئێمە و هەولێری پزیشکی محاڵ دەکەین لەوانیش ببینەوە. ئەمڕۆ یاریەکی زۆر گرینگە بۆ ئێمە چونکە پێش فاینەڵە هیوادارین سەر بکەوین و ئینشاڵە سەریش دەکەوین بەرامبەر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەوە قۆناغی پێشکۆتایی بەرنامەکەن دەقلە قشتمان هەیە بەس ئینشاڵە باش خۆمە حازر کردیە سەرکەوت شەبین ئینشاڵە. بۆ قۆناغش هاوشێوەی قۆناغەکانی دیکە بە تیم خۆمە ئامادە کردو دڵنیاشین لەوەی کە سەرکەوتوو دەبین و بە ئومێدین ئەوەی کە بە تیم بتوانین سەرکەوتوو بین بۆ قۆناغەکانی داهاتوو. لەگەڵ برادران باش خۆمان ئامادە کردووە هیوادارین ئەم
بەشەش بیبینەوە هەرچەند بەشێکی ئەستیارە بەڵام ئومێدی برنەوەمان هەیە. باش ئەوەی کە سەرکەوتنمان بەدەستێنەوە توانیمان بینە قۆناغی چارەکی پێشکەوتا ئینشاڵڵا ئەو قۆناغش دەبڕین و دەچینە قۆناغی داهاتوو تا فاینەڵ ئینشاڵڵا. ئێمە وەکو زانکۆی هەولێری پزیشکی ئەمجارە کەوتینتە بەرامبەر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زۆر باش خۆمان ئامادە کردووە هیواداری ئەمجارەش ببینەوە. ئێمە ئێستا لەسەر ستەیجین لەگەڵ هاوڕەکانم خۆمان باش ئامادە کردووە هیوادارم ئەمجارەش بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. وەکو دەزانێت ئێستا هاوڕێکانم خەریکن بەرنامەکە ڕیکۆرد دەکرێت لەسەر ستەیجن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەر وەکو جارەکانی پێشوو ئامادەکارێکی زۆر باشمان کردووە و ئەو جارش حساسترین بەرنمەیە چکە ئەگەر ببینەوە درۆینە فاینەڵ ئەگەر بدۆڕین لەوانێ ئەکی دەردەکرین جوودێکی زۆرمان کردووە هیوای سەرکەوتن دەخوازم ئینشاڵڵا سەرکەوین. تیمەکەمان ئامادەی خۆی کردێ بە باشی بۆ ئەم قۆناغە هیوادارم بیبینەوە و بڕێن بۆ قۆناغی داهاتوو. ئێمە وەکو زانکۆی هەولێری پزیشکی بە هەموو زوهد و توانامان هەوڵەدەین پلەی یەکەم بەدەست بێنین چۆن هاتوین هەر ئاوا بین پشبەستن بەو قوتابیە پیرۆزانە بە توانای ئەمانە ئینشاءالله هەر یەکەم ببین. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم خۆشحاڵم بە دیداری ئازیز شاد دەبم لە قۆناغی چارەکی کۆتاین. سێەم دوو زانکۆ بەریەک دەکەون. نزیک دەبنەوە لە فاینەڵ. ئەو دوو زانکۆیە بریتین لە زانکۆی یەکەم پۆلیتەکنیکی هەولێر. ڕەوا عومەر تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری سیستەمی زانیاری ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ئەیمەند سەرمەد تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری شارستانی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری ئەندازیاری بزنس بکات. دانیا عونی تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی شیکاری نەخۆشی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەک تایبەت بەخۆی بکاتەوە. هیوا جەواد تەمەن 29 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی میدیا ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری میدیا سەرکەوتوو بێت. زانکۆی دووەم زانکۆی هەولێری پزیشکی. ڕەهێڵ هیوا تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشکێکی سەرکەوتوو. سوبحانی ئەیوب تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار. شادان نیعمەت تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی کیمیایی ژیانی کلینیکی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە مامۆسای زانکۆ. محەممەد یاسین تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری مێشک و دەمار. بەرەزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە لە قۆناغی چارەکی کۆتاین دوو زانکۆ بەریەک دەکەون. لەم قۆناغا گرنگ تەنها بردنەوە نییە خاڵەکان زۆر گرنگە. سێ زانکۆ دەمێننەوە لەو سێ زانکۆیە کامە زۆرترین خاڵ بەدەست بێنێ لە کۆی یاریەکان کە تایە سەکردبێتی ئەوە ڕاستەوخۆ دەچێتە بەرنامەی فاینەڵ یاخود ڕوبەڕووبوونەوەی فاینەڵ. دوو زانکۆی ترەمێنەوە ئەو دوو زانکۆیە بەریەکەکەون ئەنجا ئەو زانکۆیە بەر ئەوەی کە زۆرترین خاڵی هەیە کۆتا بەرنامەکەن بەرنامەی فاینەڵ. با بۆتان شی بکەمەوە چۆن ئەم دوو زانکۆی کە ئێستا ڕوبەڕووی یەک دەبنەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی هەولێری پزیشکی. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە کۆی دوو یاری 175 پۆینتی هەیە
هەولێری پزیشکی لە کۆی دوو یاری 235 پۆینتی هەیە. بۆ نمونە ئەگەر هەولێری پزیشکی لەم ڕووبەڕووبوونەوەیە سەرکەوتوو بێ ڕاستەوخۆ دەچێتە فاینەڵ هەتا ئەم دەقەیە لە کۆی دوو یاری خاڵەکانتان لە هەموو زانکۆکان زۆرترن. بۆ خۆی بەرنامەیەک ئیسراحە دەکەن بۆ خۆتان چاوەڕێیەکەن لەو زانکۆیانی کە ئەمێنێتەوە. بۆ نمونە ئێستا لەم بەرنامەیە دوای پشتی بەرنامەیە بۆمان دەرەکەوێ چێ ئەمێنێتەوە لە نێوانەوە. لەبەرەوە ئەم بەرنامەیە زۆر گرنگە بۆ هەردوو وڵاتان و خاڵەکانیش گرنگە. خۆتان ئامادەکەن و ئێستا دەست پێ ئەەکەین بە پرسیارێکی خێرا. هەردوو وڵاتان ئامادەن؟ پرسیارێکی خێرایە کێ زوو زانی دەست بنێ بۆ بۆتۆنەکە و وەڵامەکەم پێ بڵێ ئەو کاتە مافی یەکەم کەتەگۆری هەیە. پرسیارەکە دەڵێ چیای ئاویەر یاخود ئاوی دەر لە کام شاری کوردستانە؟ پۆلیتەکنیکی هەولێر. سلێمان. خۆتان ێگلایکەنەوە هەولێر یا سلێمانی؟ سلێمانی. سلێمانی. هەڵێ وەڵامە ڕاستەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە. بەم شێوەیە دەچینە زانکۆی هەولێری پزیشکی. زانکۆی هەولێری پزیشکی لە کەتەگۆریەکان مافی یەکەم کەتەگۆریتان هەیە هەڵی بژێرن. فیزیا. فیزیا یەکسەر لە قورسەکانیش. فیزیا و کیمیا ها؟ فیزیا. فیزیا ئەی. کام لەمانەی خوارەوە دوا قۆناغی ژیانی ئەستێرەی خۆری ئێمەیە؟ ئەی دێوی گەورەی سوور. بی کورتە باڵای سپی. سی ئەستێرەی نیوترۆنی. دی پالسار. سی چرکەتانەیە؟ کورتە باڵای سپی. بی وایت دۆف. کورتە باڵای سپی بی. سوبحانی بۆچی کورتە باڵای سپیتان هەڵبژارد؟ وڵای پێی دەڵێن وایت دۆف لەبەرەوەی خۆرەکەمان ئەوەندە گەورە نییە ببێتە ئەستێری نیوترۆنی. دێوی گەورەی سووریش پێش کورتە باڵای سپیە قۆناغی پێش ئەخیرە. پاساریش نییە کەواتە بیە. ئەی پالسار بۆ نییە؟ پاسار ئەوەیە ئەویش زۆر قورسە قورسترە لە خۆر ئێمە. قورسترە؟ حەجمی گەورەتر یاخود خۆی قورسترە؟ حەجمیشی گەورەتر قورستری. بارستایی باشە. کورتە باڵای سپی بزانین وەڵامەشی ڕاستە یا هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ فیزیا. فیزیا. تەنها بی ماوەکەواتە بی. قۆناغی کۆتایی ژیانی ئەستێرێک ئەگەر بارستایەکەی دە ئەوەندەی خۆر بێت کامەیە؟ ئەی چاڵی ڕەش. بی دێوی گەورەی سوور. سی کوێی زار. دی کورتە باڵای سپی. سی چرکەتانەیە؟ زۆر گەورەبی چاڵێکی ڕەش پەیدا دەکەم. چاڵی ڕەش لە بلاک هۆڵ. بەخۆی کە دەوەڵەکەەوە سڕیەکەی زۆر دێتەوە ناو خۆی دەستێکی زۆر گەورە پەیدا دەکات دەبتە چاڵێکی ڕەش دەبتە بلاک هۆڵ. یعنی کەمە؟ ئەی چاڵی ڕەش یاخود بلاک هۆڵ. بلاک هۆڵ. دێوی گەورەی سوور ڕێد جاین بۆ ئەوتان هەڵەبژارد؟ بەخۆی دائیمان کە ئەستێرەی گەلێک گەورە دەتەقێتەوە سوپەرنۆڤا پەیدا دەکا. یعنی درەوشاو دەبێت و دێنس هەمووی دێتەوە ناو خۆی و دێنسیەکەی زۆر دەبێت. یعنی بە حەدێک
هەموو چار ینی و گرافیتێکی گەلک گەورە پێداکە لە سپیس تایم فریم ئەو سپیس تایم فریم یەکسەر بلاک هۆڵک دروستەکە دەنسەکە دەستەوە ناوخۆی باشە چاڵی ڕەش یاخود بلاک هۆڵ بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن فیزیان نەما. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی. ئەی. کام لەم بەکتریانە نابێتە هۆکاری نەخۆشیەکانی ڕێڕەوی میزەڕۆ. ئەی. كليبسيلا نيومونيا بي إشريشيا كولاي سي بكتيريودوس فراجيليس دي بروتيوس ميرابيليس سي شركتانه جمان سايا هشتاو بنسان أوتسيا بروتيزيكات يعني بروتيز ديكاته بروتيز نزكم يلا راجل بكتيريوجيس سايا هشتاو بنسيا هميش ظلم هميش ظلم سيام نشرين بكتيريوجيس بس باشا يعني دقت كمان ما ايش تراوس بروتيز لا اوكي هو مالتي ودجول ده شركتان ماوا اوكي سي بكتيريوس فراجيلس بكتيريودس فراجيلس باشي خدمو في شقي خوتان هو بوشي او بكتيرياتان هالبجارت شادا اوكي ايوه دكتور من هاتون بو عيادك ايوه بو ما شرح كان بزانين شيء اول كان دي بكتيريوس فراجيل اناروبا لبل هندي زيادة كمان دوي توي هالبجارين انا من هواي هواي يعني بيوستيان باكسجين نيه انيروبا كان اگه پێویستی بە ئۆکسجینش نەبی کەواتە لەو شوێنە گەشە ناکاتن کەواتە ئەو بەکتریایە کە پێویستی ئیشریشیا کۆلای بەخۆی هە زۆر مەشهورە لۆ ڕێڕەوی میزەڕۆی تووشی ئیلتیهابی بکاتن و کلێپسێلا شەروەها پرۆتێسیش توش دەکا بەس باکتریۆیس فراجیلیس توش ناکات باشە جای وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ زانکۆی ولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەنها بیماوە کەواتە بی. کام لەم ڤایرۆسانە پەیوەندیان بە شێرپەنجەی مرۆڤەوە نییە؟ ئەی ڤایرۆسی هەوکردنی جگەرسی بی ڤایرۆسی هەوکردنی جگەربی سی ڤایرۆسی ڤاریسێلا زۆستەر دی ڤایرۆسی هەرپسی سادە سی چرکەتانەیە يعني لوانەیە ئەوە دەکەن بس ئەو نازانم ئەوە توش دەکا چکە ئەمی سیستەمدا دە چرکەتان ماوە ئەوەی دانێت وەڵام سی ڤایرۆسی ڤارسێلا زۆستەر دانیە ئەتوانی بۆمانشی بکەیتەوە بزانین بۆچی سیتان هەڵبژار ڤایرۆسی هەپەتایتس بی و سی هەموو کەسێک دەزانێت ئەمی سیستەم کەم دەبی فە تووشی کانسەری یعنی لەوانەیە بکە هەرپسیش سێکشوەڵە یعنی علاقە بە سێکشوەڵ ئۆرگان هەیە و ڤایرۆسی سی واتەوەقع دەکەم علاقەی بە کانسەر نەبی باشە ڤایرۆسی ڤارسێلا زۆستەر بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ
زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کەتەگۆریەک هەڵبژێرن بۆی لە دواییە پۆلیتەکنیکی هەولێر دواتان کرد. لۆجیک چی هەڵبژێر؟ لۆجیک ئەی بڕیاریشتان ناوە کە ئەی ها بەڵێ ئەی بیت ئێوە ئەیەکان هەڵێن بیەکان بۆ ئەوە نا هەروەها باشە لۆژیک ئەی ئارێز سەیری فرمێسک دەکات فرمێسکیش سەیری فەرهاد دەکات ئارێز خێزاندارە بەڵام فەرهاد سەڵتە ئایا لەو سێدا کەسێکی خێزاندار سەیری کەسێکی سەڵ دەکات؟ ئەی بەڵێ بی نەخێر سی دیار نییە دی هیچ کامیان فرمێسک گریان دیار نین جەماعەت دەکات سێری ئارێز خێزاندارە فرمێسک ناوەڕاستە هەژدە چەکەمە سەیری کەسێکی سەڵ دەکات دیار نییە وەزم دیار دیار ڕەم نیش دیار نین دەچکەتان ماوە بە منیش دیار نییە هەڵبژێرە وەزم دیار نییە دیار نییە دیار زوو وەڵام سی دیار نییە دیار نییە سێری فرمێسک دەکات زانکۆی هەولێری پزیشکی بۆچی دیار نییە؟ چونکە بڵین فرمێسک باس نەکراوە کە ئایا خێزاندارە یان نا ئیتر بۆیە دیار نییە چونکە لەبەرەوەی کە نازانی فرمێسک خێزاندارە یاخۆت خێزاندار نییە بزڵبت دیار ناتوانین بزانین کە ئایا کەسێکی خێزان سێدەکەیان بزانین دیار نییە وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە بەڵێ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانێت و دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵبژێرن؟ لۆژیک بی تاکیدی زانین بەس لێرە بیمە ئارێز و جەماعەت لێرە هەن لە 24 کاتژمێردا چەند جار میلەکانی کاتژمێر جووت دەبن؟ ئەی 24 جار بی 26 جار سی 22 جار دی 20 جار سی چرکەتانەیە بەس تەنها میلی کاتژمێر و خولەک چرکەی تیان نییە کاتژمێر و کاتژمێر و خولەک چرکەی تیا بێ هەر ئەوێ حاسیبە بێت وانە زۆری هەیە دا چرکەتان ماوە سی 22 ئادەی بۆمان شی بکەنەوە بزانین بۆچی 22 جار لە 24 کاتژمێر بەخۆی ینی دوو جار دەسوورەتەوە 12 جار جووتە ئێکە دوو جاریش دەسوورەتەوە دەبتە 22 لە 24 کاتژمێرە بۆ نمونە لە 12 نیوەڕۆ دەست پێ بکە دا 12 نیوەڕۆی دادێ ئەوە 12 ساعت ئێوە جارێک جووت بوون اینجا 1 و 5 دقە ئەو دوو جار 2 دقە دەستەیەکێک دەست مشکلە درستە دەستەیەکە مشکلە درستە بێ سێ و چارەک دەستێ چارەک جووت نابێ بەس لە 12 زوو دەوی باش ێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ سەرتان لێ تێکشووە پۆلیتەکنیکی هەولێر دەخاڵی ترتان بەدەستێناو کۆی خاڵەکانتان سی خاڵ
زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کیمیا کیمیا. ئەی تامی تیژی بیبەر دەگەڕێتەوە بۆ هەبوونی کام ماددە؟ ئەی ئەسپارجین، بی پرۆلین، سی کاپسیسین، دی دۆکسیفیلین. سی چرکەدانێ؟ سی کاپسیسین. کاپسیسن یاخود کاپسیسین چۆن کامیان ڕاسترە؟ کاپسیسین. بۆچی کاپسیسینتان هەڵبژارد؟ وهی بیبەرخۆرم منیش بیبەرخۆرم بەس نازانم بۆ کارەکەی چییە. ئاخر لەسەر خوێندەوە لە ویکیپیدیاوانە کاپسیسینە بەکاریش دێت لە بواری پزیشکی بڵین بۆ تەخدیر و شتانە. باشە محەممەد بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر ئێوەش خاوەنی سی خاڵن چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. ئەی یاخود بی. کام لەم پرۆگرامانەی خوارەوە سۆفتوێری تایبەت بە کۆنتڕۆڵکردنی داتابیس نییە؟ ئەی MySQL، B Oracle، C Sybase، D COBOL. سی چرکەتانەیە؟ دەلی نییە داتابیس نییە. سەرکە جۆم بخێنەوە دی کۆبڵ. ڕەوا ئەڵێ دی کۆبڵ. ئەی من بۆچی ئاوا تەسلیمی ڕەوات کرد؟ چونکە مهندس کۆمپیوتەر لەمایانە سەری مارەکە ئەوە ڕەوا بۆمان شی بکەرەوە بۆچی سەری مارە بخۆی. MySQL و ئۆراکل و سایبەزەوان هەوار داتابیسن هەر بە خۆیان تایبەت بە داتابیسن بەس کۆبڵ تایبەت بە لوغەی ئەوەیە ینی بەرمەجەیە. ئۆراکل و MySQL و سایبەز ئەوانە کۆنتڕۆلی داتابیسە ئەوکەیت کە کۆنتڕۆلی ئەپلیکیشنی پێ دروست دەکرێت. ئەی ئۆریکڵ چییە؟ ئۆراکل داتابیسە. باشە ڕەوا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریک هەڵبژێرن؟ کیمیا. کیمیا بی. تامی ترشی کۆکاکۆلا دەگەڕێتەوە بۆ هەبوونی کام ترش لە ناویدا؟ ئەی ترشی نایتریک، بی ترشی ستریک، سی ترشی گوگردیک، دی ترشی فۆسفۆریک. سی چرکەتانێ؟ مادام کاربۆنیکی تیانە لەگەڵ کاربۆنیک کاربۆنیک من لەگەڵ کاربۆنیک ستریک نییە پرتەقاڵ دەماکۆشەکانە جواب بچکە نییە. ئەزانم فۆسفۆریک کاربۆنیک چرکەتان ماوە؟ بڕۆ فۆسفۆریک ترشی فۆسفۆریک دی ترشی فۆسفۆریک. باشە کۆلات کوا ترشە؟ منەری خۆم و شیرینە شەکری زۆر تێدا لەبن. باشەکرد
شیرینیەکەن بەڵێ باشە بۆچی ترشی فۆسفۆریکتان هەڵبژارد وڵی خوێندومانە خوێندیتمان بازەکە بەکاردێت لە کۆلایەکەن کاربۆنیک ئەسیدی بەکاردی بێت لە فۆسفۆریک ئەسید باشە بەس لە کۆلادا بەکاردێ و ترشەیە چیتر فسفۆر نا. زۆر شتەکارن زیاتر خواردنەوە گازیەکان بەکاردێتن زانکۆی هەولێری پزیشکی ترشی فۆسفۆریک بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ پۆلیتەکنیکی هەولێر تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەم جاریان یعنی هێچ کەسە کەتەگۆریکی خۆی هەڵبژارد ئەی یەکەمین ڤایرۆسی کۆمپیوتەر کام لەمانەیە ئەی Rabbit B Creeper C ELK Cloner D SCA سی چرکەتانێ بەخۆی عادی فکر کرد دە چرکەتان ماوە C ELK Cloner ڕەوا بۆچی سیتان هەڵبژارد وڵی پێشتر جێم لێ بوو لە ڤایرۆسە یەکەم ڤایرۆس بەس بە تەواوی معلوماتم لەسەر نییە زۆر دڵنیانینە نا کریپەر ئەو ڤایرۆسە چییە؟ یا ڤایرۆسە ئەوە هەر لە ڤایرۆسەکان هیچ معلوماتم نییە زانیاریتان نییە باشە ELK کلۆنەر بزانین وەڵامیشی ڕاستە یان هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست کریپەر لە ساڵانی 1970 دروستکراونە تاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆری هەڵبژێن جوگرافیا جوگرافیا ئەی جوگرافیا ئەی کام لەم وڵاتانە ئەندام نییە لە یەکێتی ئەوروپا ئەی دانیمارک B نەرویج C سوید D فینلاند سی چرکەتانێ فینلاندە بەڕێی من یان دەنیمارکیان نەرویجە نا دانیمارکەوە ئەوە ئەکید نەرویج ئەوەی خۆی هەیە پاری خۆی هەیە کڕۆنە بەخۆی فینلاندا لە رووسیای جیابەوە یعنی دانیمارک نەرویج ئەمە هەڵجێ دە چرکەتان ماوە نەرویج ئەگەر ئەم لە بینی نەرویج و زوو وەڵامێکم منێ نەرویج بی نەرویج بی نەرویج بۆچی نەرویجتان هەڵبژارد سوبحانی وەڵاهی ئەوم پاریان زیاترە دەکرێت پاریان زیاترە نەفتیان هەیە دەکرێت نەفتیان هەیە نەچنە ناو پێشێتی ئەوروپا باشە بزانین نەرویج وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چی هەڵبژێرن جوگرافیا جوگرافیا تەنها بی ماوە بۆیان بەجێشتون کەواتە بی
کام لە وڵاتانی ئەمریکای باشوور بە زمانی ئیسپانی قسە ناکەن؟ ئەی ئەرژەنتین، بی کۆماری دۆمەنیک، سی چیلی، دی بەرازیل. سی چرکەتانەیە؟ بەرازیل. دی بەرازیل لە سیەم شرکەدا لە 29. بۆچی بەرازیل هەڵەبژێرن؟ بە پرتغالی قسە دەکەن. بە پرتغالی؟ استعماری پرتغال. وانی کەمی استعماری ئیسپانیا بوون. دۆمەنیک ریپۆبلیک. یا بزانین بەرازیل وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بایۆلۆجی. بایۆلۆژی. بی. ئەم جارە بی بێ. بی. ئەم جارە با بی بێ. کام لەمانە دەربارەی قەوزەی قاوەیی ڕاستە؟ ئەی قەوزەی دەریایین، بی لە قەبارەدا بچووکن، سی هەمان ڕەنگی قەوزەی سەوزیان هەیە، دی شێوەیان جیاوازە. سی چرکەتانێ؟ وەڵاهی تەئکید نیم، بەڵام لە قەبارەدا بچووکن زۆر ناکەم دەست ناکەم سیش بێ، ینی سینی بتأكد ڕای مسا 60 دەڵم. ئەمنیش قەوزەی دەریایی. قەوزەی دەریایی سووریشمان هەیە، سووری زۆر خۆڵ. هەمیان شێوەیان جیاوازە. ئەوەی ئەنجا بەچ ئامە هەمان ڕەنجی قەوزەی سەوزیان هەیە و بڕوا ناکەم. دا چرکەتان ماوە؟ دەریایی. ئەی هەڵبژێر باش. بەڵام تەئکید نیم. ئەی قەوزەی دەریایین، بۆچی قەوزەی قاوەیی قەوزەی دەریایین؟ وڵای زۆر تەئکید نین لێی، بەڵام ینی هەز دەکەم شتێکی وام خوێندۆتەوە. هەرچەند لەگەڵ قەوزەی سوور احتیمال لە زاکیدەم تێکەڵ بێ، بەڵام پێمە لە هەمویان شیاوترە وەڵامە. باشە محەممەد لە قەبارەدا بچووکن یاخۆت چی؟ نە ئەگەر دەریایی ئەنێگەر بەپێی ئەو زاکرەی کە من هەم ئەگەر تەواو بێ نابێت لە قەبارەدا بچووک من، چونکەوانەی دەریایی قوڵن و هەروەها بڵێن خۆریشان زۆر کەم دەگاتێ، ئیتر بۆ ڕەنگە قاوەکەیان لێرە بۆیە ڕەنگیان ئاوایە. جوانە. باشە قەوزەی دەریایین بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بایۆلۆجی. بایۆلۆژی. ئەی بایبێت. کام لەم ئاژەڵانە نیفریدیایان هەیە بۆ پاڵاوتنی خوێن؟ ئەی کرمە پانەکان، بی مێشولە، سی ماسی، دی کرمی زەوی. مێشولی ماسیشتی. کرمپانەکە نفریدیان هەیە بۆ پاڵاوتنی خوێن. هەیە بۆ پاڵاوتنی خوێن. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. ئەڤاڵبێ ئەم نەچوو. ئەی ئەی کرمەپانەکان. ئەی کرمەپانەکان. نیفریدیا چییە؟ وڵاهی زانیاریمان نەبوو، یعنی منێک بەخۆم زانیاریم نەبوو لەسەری، بەس بە منتق فکرمان کرد، یعنی مێشولە و ماسی هەو نییە، بە لە بینی دوو چۆیسما بوون، کرمەپانەکانمان هەڵبژارد، ئینشاڵڵا ڕاست دەردێت. کرمەپانەکان بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟
وەڵامی ڕاست کرمی زەوی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن. زانکۆی هەولێری پزیشکی ئەدەبیات ئەدەبیات ئەیان بی واستان لە ئەی هێنا دوو پاڵەوانە سەرەکیەکەی ڕۆمانی باڵندەکانی دەمبای عەتای نەهایی کێن؟ ئەی دالیا و جەلادەت، بی پەروانە و فەرەیدون، سی چیمەن و بێستون، دی کاڵێ و فەرهاد. سی چرکەتانێ؟ دالیا نییە نییە ئەوش نییە بیش نییە تو دەزانم بیش نییە بینی ئەم دەزانم پەروانە و فەرەیدون بەخوای کاڵەیە فەرهاتی من و بێستون سیان نایت بۆ کابرا نای عەتا بووە باڵندەش بووە چیمەنیش بووە ئەم تەکیدم بینیە محەممەد چ دەڵێ جەم لێ بووە چیمەن و بێستون کاتە چرکەتان ماوە؟ سی چیمەن و بێستون سی چیمەن و بێستون. ئەو کتێبەتان بەرچاو کەوتووە؟ من بەرچاوم کەوتیە بەس نەمخیندیتەوە. باڵندەکانی دەمبا بەرچاوم کەوتۆ بەس نەمخوێندیتەوە. ئەنی بەس بەرگەکەی و بینیوە؟ بەس بەرگەکەم دیتە. باشە ئەی دالیا و جەلالەت کێنەوانە؟ ئەو ناوە زۆر قورسە یعنی جەلادەتی لۆ ڕۆمانی خۆش نییە نا ڕۆمان ناوی ئاسان خۆش کوردی پەتی ئەگە عەتا نەهایی وهای کردی بیتن. باشە عەتا نەهایی یاخود عەتای نەهایی هیچتان خوێنۆتەوە شتەکانی ئەوتان خوێنۆتەوە؟ دەزانم پەروانە و فەرەیدون لە ڕۆمانی ئێواری پەروانەی بەختیار عەلیە. بەختیار عەلی ئەوە نییە. ئەدی دالیا و جەلادەت ئەوی ژەری بەختیار عەلیە ژاری موسیقار موسیقار. باشە چیمەن و بێستون بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ چیمەن و بێستون وەڵامێکی هەڵێ وەڵامی ڕاست کاڵێ و فەرهاد. زانکۆی هەولێری پزیشکی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها ئەی ماوەکەواتە ئەی بەشێکی هەرە زۆری ڕۆمانەکانی مەمەد ئۆزون لەسەر چ بابەتێکە؟ ئەی سیاسی، بی مێژووی، سی فەلسەفی، دی خۆشەویستی. سی چرکەتانێ؟ ئەمە کابراایکی کوردی ڕۆژهەڵاتان کوردی ڕۆژهەڵات باکوور سیاسی بوون بەعام دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم منە. ئەی سیاسی ئەی سیاسی هیوا بۆچی سیاسی هەڵبژارد؟ ڕاستەکەی مەمەد ئۆزۆنێکە کە لە ڕۆمان نووسە بەناوبانگەکانی باکووری کوردستان زیاتر ئەو ڕۆمانانی دەینووسێت لەسەر مەسەلەی خۆشەویستی و سیاسی بەس پێم وابێ لایەنە سیاسەکەی زۆرتر بوو. باشە سیاسی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست مێژوویی. پۆلیتەکنیکی هەولێر نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن. زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانی ماون بیرکاری مێژوو هونەر وەرزش چی مێژوو 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 بی کام ئیمپراتۆری ڕۆمانی لە ساڵی 218 زاینی شوورەکانی قەڵای هەولێری ڕووخاند؟ ئەی تەراجان، بی کاراکالا، سی یولیوس، دی تیتوس. سی شرکەتانێ؟ جەمال جۆلیەسە سفرەکان ژیاوە نا بە من کاراکالا تەراجان هەوەیانە
ئەمن ڕۆژان شەڕیان ئەمێن کارکە تیتوس بەڕای من جولیوسیش نیە بەڕای من ئەگەر ئەو جولیوس ئەوەش نییە ئەم جولیوسە دەستر کەمایە کارکالا کووە دا چرکەتان ماوە ئەمن لەو بینی ئەو دوێمە وەڵام دی تیتوس تیتوس دی کارکالاتە نەبژار ناویان نەبوو زۆر بۆچی تیتوستان هەڵبژارد وڵاهی حەمەد یولیوس پێمان هەو نەبوو کە زووتر ژیاوە ئەوان دیکە زۆر دڵنیان نەبوون تەراجان قەدیمترەوە بڵام باشە لە بینی بی و دی مابووینەوە لە نێوان بی و دی مابووینەوە کارەکالا و تیتوس کارەکالا و تیتوس ناوەکەی هیوادارین تیتوس بی باشە تیتوس بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست کارەکاڵا زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کاتەگۆریەک هەڵبژێرن مێژوو زۆر بە نابەدڵیش هەڵبژار بەس بکەینە کام ئیمپراتۆری ڕۆمانی لە ساڵی 115 زاینی قەڵای هەولێری گەمارۆدا و نەیتوانی داگیری بکات ئەی تیتوس بی کلاودیوس سی تەراجان دی گالیگۆلا سی چرکەتانێ کالیگۆلا لە فەرماندەکانی ئەوان کلاودیوس تیتوس مەلیکە قەیسەڕەکە تیتوس تیتوس ئۆرشەلیمیشی کلاودیوس ئیمپراتۆر کاکە بەس تەراجان ئەم دەم تیتوس 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 دا چرکەتان ماوە لە ڕێوە زوو وەڵامێکمان بنێ ئەی تیتوس ئەی تیتوس بۆچی تیتوستان هەڵبژارد چکە تیتوس بەخۆی لە هاتە شەرقڵە وسەط ئەو منطقەی گرت لە نزیکی ئەو سەردەما توانی ئۆرشەلیمیش بگری قودس ئەجا لە ڕێەوە ئەکید ڕێژکەوتووە تا ئاشوریەکە ئەو منطقەشی بەزاندووە لە نهایەتی حەقبەی ئاشوری بوو ئەی تەراجان سی قەزد ئەی ینی ئەیناسن ڕاجان معلومات نییە لە سەری کلاودیوسم جۆلێ بوو باشە قەڵای هەولێر بۆ هەردەمنیستیانە بیگرن قەڵای هەولێر بەخۆی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ تقریبان 4500 ساڵەمە پێش بەخۆی ئاشوریەکان دروستی کردووە توراسێکی ئاشوریە هەر شوێنی خودداوەندەکانی ئاشوری بەڵێ دیارە باشە بزانین تیتوس وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست تەراجان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتاتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی بیرکاری هونەر وەرزش بیرکاری ئەی دەمێگەشتنە ئەی دەمێگەشتنە بی ئێستا ئەی باش ئەگەر لۆگاریتمی ئێن بە بنچینەی ئەی یەکسان بێ بە 3/2 کام لەمانە ڕاستە ئەی 2 یەکسانە بە 3n B 2n یەکسانە بە 3a C a توان 2 یەکسانە بە n توان 3 D a توان 3 یەکسانە بە n توان 2 سی چرگەدانێ ریسەریکە وەکو تۆ وتت ئێنەکە دەکاتە چی a to the power of 3/2 equals n باشە بە ڕووتی ئەوە یەکسانە بە n ئەوە کیوبیکە
ئەی سکوێر یەکسانە بە ئەن کیو ئەی سکوێر لا شرکەتان ماوە جادە ها وەڵام سی سی بەڵێ ئەی دوو یەکسانە بە ئێن سێ بەڵێ چۆن گەیشتنەوە نەتیجەیە حەڵم کرد حەلە کرد بەڵێ باشە ئێمەش حەلیەکەین بزانین ئەی دوو یەکسانە بە ئێن سێ زای وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست ئەی سێ یەکسانە بە ئێن دوو ئەحمەد محەممەد وەبزانم بە پێشەوانەوە حەلە کردوانە یا خەڵاتی بچووکم کردارەوەڵە زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر بیرکاری هونەر وەرزش چی هەڵبژێرن هونەر بی خوێندنگەی هونەری باهاوس لە ئەڵمانیا لە ساڵی 1990 بەدەستی کام هونەرمەند دروست کرا ئەی مۆندریان بی کاندینسکی سی والتر گروپیۆس دی کازمیر مالویج سی چرکەدانێ معلومات دقيقة وكنا الشك لوح دە شرکەتان ماوە وەڵام دی کازمیر مالویچ دی کازمیر مالویچ مالویچ بۆچی ئەم ماڵویچەتان هەڵبژارد والله لە ڕاستیدا ینی وەکو ئەوە بوو یان ناوەکەی خۆشە ئەڵمانیا ناوەکەی بە ئەڵمانی دەچی ئەڵمانیانەیە خۆی ئیشکالەکەوەی لەو ساڵانە تێکەڵیەک زۆر هەبووە لە بینی هونەری ئەو وڵاتانە ئەستەمیش لێک دەکرێتەوە زۆر جاران ئیتالیەک لە ئەڵمانیا بووە بریتانیەک لە ئەمریکا بووە ئەمریکیەک لە ئیتالیا بووە زەحمەت لێک دەکرێتەوە بەڵام ڕاستەکەی پێمان وا بوو وەکو چانس ئەومە هەڵبژارد باشە کازمیر ماڵویچ بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست والتر کروپیۆس زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی بیرکاری هونەر و وەرزش ماوە چی هەڵە بیرکاری ئەم جارە جوان باش حەلیکەن باش بی بیرکاری بی ئەگەر ئەی جاران بی یەکسان بێ بەیەک کام لەمانە هەمیشە ڕاستە ئەی لەسەر بی بچووکترە لە سفر بی ئەی لەسەر بی گەورەترە لە سفر سی یەک لەسەر ئەی گەورەترە لە یەک لەسەر بی دی یەک لەسەر بی گەورەترە لە یەک لەسەر ئەی سی چرکەدانێ یەکسانە بە یەک لەسەر بی یەکسان و بیش یەکسان یەک ئەگەر ئەی بێ گەورەتر لە سفرەکەی کاک دایم گەورەتر باش گەورەتر ئەی گەورەترە دا شرکەتان ماوە بەدایم گەورەتر بێت لە سفر بێ باش بابی بێ وەڵام بی ئەی لەسەر بی گەورەتر لە سفر ئەی لەسەر بی هەمیشە غەڵەت نییە برن لە سفر بی سوبحانی تۆ زۆر دڵنیا بووی کە لە ئەوان وەڵامە ڕاستەکەیە بۆمان شی بکەرە بزانین چۆن بەڵێ طبعاً هیچ معلوماتەکوانی لەسەر ئەی و بی کەواتە یەک لەسەر ئەی گەورەتر بیان گرت کەتیبی لەسەر یەک لەسەر بی ینی سی و دی هەردووچیان غەڵەتن وایە
ئەوە دەمێنێتەوە ئەی لە سەربی گچکەترە لە سفر یان گەورەترە لەبەرەوەی هەردوو ژمارەکە پۆزتیڤن یان هەردووشیان نێگەتیڤن کە زاران یەکنیانەکەی کە دابەش یەکتکردن دایم ژمارەك دەرەچی لە سفر گەورەترین باشە من هیچ ناڵێم بزانم وەڵامەکەت ڕاستە یعنی ئێستا مەسەلەن یەک لەسەر یەک دەکاتەوە یەک دوو لەسەر دوو دەکاتە یەک سێ لەسەر سێ سێ لەسەر ناقسێ هەر دەکاتەوە یەک چکە ناقس لەگە ناقس دەڕکاتە یەک یەکسانە بە یەک بەس ئەگە بچووکتر بیتن فەرق دەکات بە ناقس دەردەچی باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 7 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ هونەر وەرزش ئەی یاخود بی ئەی لە یاری بۆلینگدا دووری نێوان هێڵی فرێدانی تۆپ هێڵی فاول و یەکەم پین چەند مەترە؟ ئەی 15 مەتر بی 20 مەتر سی 18 مەتر دی 13 مەتر سی چرکەدانێ ئێرە لە ئەوە نا بەتاک نایە سێزدە مەتر سێزدە گەلێک گەلێک کەمە بەتاک نایە دە چرکەتان ماوە سی 18 بۆلینگتان کردووە کەستان ئەو خەتەکەی ئاوا هێڵێکە گەدانێ قاچەکە دانیت و تۆ بەغاڵی 18 مەترە بەڕایەوە بۆچی 18 زۆر نییە 18 خۆ هەمووی زۆرە ئەی بۆ 13 مەتر نەبێ یا 15 مەتر یا 20 مەتر هەر بۆ خۆی هەر 18ەکە نەبێ ئەمە حەزمانی لە 18 بۆ 18 نەبێ قسەکەشتان جوانە ینی لۆجیکی تایە باشە بزانین 18 مەتر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ هەشدە مەتر وەڵامێکی ڕاستە پۆلیتەکنیکی هەولێر دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. چی هەڵەبژێر؟ وەرزش تەنها پرسیارێک ماوە لە وەرزش بی کەواتە بی. لە یاری بۆلینگدا دەپین بە شێوەی سێگۆشەیەکی سێلایەکسان دادەنرێن دووری نێوان هەردوو پین لە هەر لایەکەوە چەند سانتیمەترە؟ ئەی 15 سانتیمەتر بی 20 سانتیمەتر سی 25 سانتیمەتر دی 30 سانتیمەتر سی چرکەتانەیە ئێوە بستێک دەبێوانە بستێک 5 سانتیمە ڕای 15 دەکرێت ئەو دووە نییە 15یان 20 بەسەکەت خۆشەوە دووەبی لە لایەکان ڕحساب گوت لە لایەکانەوە دە چرکەتان ماوە 15 ئەی 15 باشە بۆلینگتان کردووە کەستان؟ بەڵێ کردمان لە دووری 18 مەترەکەەوە بینیوتانە یاخود نزیک بوونەتەوە لێی دووریەکە لە دوور 15 سانتیم دیارەوانی ها؟ باشە خۆی چەنێ ئەو والله جەماعەت تۆپەکە بە ئاوە تقریبا
والله لە نێوان 15 تەکید نینە لە دووە لە نێوان 15 و 20 باشە سەر و سەر. بزانین 15 سانتیم وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاستی زانکۆی هەولێری پزیشکی و ئەبزان پرسیارەکە بە باش تێنەگەیشتمون نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن بێجگە لە هونەر وڵا ئەگەر غیری هونەر شتشکە تەنها هونەر ماوە هونەریش تەنها یەک پرسیار ماوە کەواتە هونەر ئەی دەرهێنەر لوئیس بونیۆل لە ساڵی 1929 فیلمی سەگی ئەندەلوسی بە هاوکاری کام هونەرمەندی شێوەکار بەرهەمهێنا ئەی سلڤادۆر دالی بی پابلۆ بیکاسۆ سی مایکل ئەنجلۆ دی فریدا کاهلۆ سی چرکەتانێ ریزنانس سیریکەن ئەو دوانێر ئەو هونەرمەندی شێوەکارە پیکاسۆ پیکاسۆ قدیمە دەزانی ئەوەی ترە شێوەکارە هونەرمەندە شێوەکار و یارمەتی لویسیدا ئەم دەمەفرێتە کار دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام دی دی فرێدا کاهلۆ فرێدا کاهلۆ فریدا کاهلۆ فریدا کاهلۆ هونەرمەندی چییە؟ بەخۆی پابلۆ پیکاسۆ مایکل ئەنجلۆوانە قەدیمن ینی هی سەدەی ینی عسوور وستانەوانە باشە بە فریدا کاهلۆ بە چ شێوازێکی شێوەکاری مەشهورە؟ معلومات نییە بە چەند ساڵ مامژاردێ ڕاستێکی پۆرترێتێکی دەموچاوی خۆی هەیە زۆر گەلێک بەناوبانگ ئەزام بەناوبانگە بینیمە باشە بزانین ئاوانی تر بەناوبانگ نین باشە فریدا کاهلۆ بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست سلڤادۆر دالی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن خۆشەویستان ئەم قۆناغی بەرنامەکەمان بەم شێوەیە کۆتایی هات لە نێوان پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی هەولێری پزیشکی پۆلیتەکنیکی هەولێر 60 خاڵیان هەیە زانکۆی هەولێری پزیشکی 70 خاڵ کۆتا قۆناغ ماوە بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکرێت لە خاڵەکانتانە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان لە شوێنی خۆیمێنێ یاخود بەرزترە بێتەوە ئێمە لە کۆتا قۆناغا ئەیبینین خۆشەویستانم ئێوەش بەجێمان نێڵن دەینەوەلاتە ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری پرسیارێکی لۆژیکمان هەڵبژارد پرسیارەکە ئەیوت سێ نەفەر تەماشا یەک دەکەن و دانێکیان خێزاندار و دانێکیان سەڵتەوەوانە ئیتر ئایا دەتوانین بزانین نەفرێکی خێزاندار سێ نەفرێکی سەڵ دەکایان نا ئیتر ئێمە هەمومان بیرمان لێ کردەوە تقریباً 5 سانیەیەک ڕۆی هەموو بە تەوافق وتمان دیار نابێ ئیتر کەم وامان گوت گەشتە نامانەتیجە وتمان احتمالا ڕاست بێ
هەڵمان بژار دوای خۆمان تێگەشتین کە ناڕاست نییە. دەبای پرسیارە تەندروستیەکان ئەمە تەکیل بین کە بەکتیۆیچە چونکە ئەوکان کە پرۆتیس و کلپسلەکە ئەوانە نۆزۆکۆیمەڵەوەتە ئەوانە کە نەخۆشخانە توش ئەبن بەس پرۆتێزەکە ئەناڕۆ بەواتە لە ناهەواییە و دەت تووشی نەخۆشی تویش ئەکات بەتەکیل. ڕاستی ئێمە زۆربمان لە فیزیا باش بووین بۆش فیزیامان هەڵبژار وەکە پرسیارەکە لەسەر ئەستێرە هاتۆ پرسیارە بۆ خۆمە من هەر لە منداڵیەوە زۆر حەزم لە بواری فەلک ناسی و ئەستێرە ناسی بووە ئەوە بوو هەموو خۆناکانی ژیانی ئەستێرەکان باشی دەزانم بەتایبەت ئەوەی ئەستێرەکەی خۆمان کە خۆرە کە باسی لە دووە خۆناغی ژیانی ئەستێرەکەی کرد زانیمان کە کورتە باڵای سپی پێ دەڵێن وای دووە پرسیاری جوگرافیمان کاڵبژار وتی کام لە وڵاتانە ئەندام نییە لە یەکێتی ئەوروپا لە بینی نەرویج و فلەندا مابووینەوە نەرویجمان هەڵبژار لەبەرەوەی خاوەنی نەوتێکی گەلێک زۆرە ئێمە تەندروستیمان هەڵبژار چونکە من زانیاریم باش بوو دەربارەی تەندروستی و باش بۆ پرسیارەکە زۆر قورس نەبوو دەربارەی کانسەر بوو ئەو لەو ینی چۆیسەکانی هەمویان ئەگەری هەبوو تووشی کانسەری بکاتن بەس ڤارسێلا نەبی پاژێکە زانکۆی لێر پزیشکی لە پرسیارە غەڵەتیان کرد وەکو چانسێک وەرماگرت کە پرسیارش ڕاست بزانین و بە پێشام بکەینەوە ئەوە بوو تەکنۆلۆژیامان هەڵبژار پرسیارەکەش ئاسان بوو لە بۆ کەسەش تەکنۆلۆژیکە ئەگەر هاتوو کام لەمانە داتابیز نیە پەیوەندی بە داتابیسەوە نیە دیارە کۆبڵ پرۆگرامینگ لانگویجە بەڵام ئەوەی تر داتابیسن دووجار کەتەگۆری هونەرمان هەڵبژارد بەڵام بەداخەوە لە هەردووچی سەرکەوتو نەبووین یەکەم بە اختیاری خۆمان هەڵمان بژارد وەڵامەکەمان نتوانی بگەینە ئەنجام پرسیارەکە بۆ ئێمە تۆزێک قورس بوو بەڵام اختیاری دووەمیان هەڵبژاردننی دووەمی کەتەگۆری هونەر ڕەبتی بە ئێمەوە نەبوو ئەوە بوو ئیجباری بوو مابەوە ناچار بووین هەڵی بژێرین بەداخەوەی چانسمان نەبوو لە دوای 1492 دوای کە ئەمریکاکان دۆزرایە ئەمریکای جنوبی ئەو استعماری ئیسپانی و پرتغالی بۆی چوو ئەو بەس بەرازیلێکێک بوو لە وڵاتایی کە استعماری پرتغالی داگیری کرد بەڵام ئەوانی کە هەمووی ئیسپانی بوو. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا خۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان پێشبڕکێی هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و هەولێری پزیشکی خاڵەکان لێک نزیکن پێشووی دەست پێ بکەین زانین گۆڕانکاریەکان چی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر گۆڕانکاریشی کردووە ئێستا بزانین گۆڕانکاریە چییە گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دانی عونی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئیمان دڵشاد ئیمان دڵشاد تەمەەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی بکاتەوە ئیمان بە خێراتی بۆ پێشبڕکێکە بە هەمان شێوە هەولێری پزیشکی گۆڕانکاریەکی کردووە بزانین ئەو گۆڕانکاریە چییە گۆڕانکاریەکانی زانکۆی پزیشکی هەولێر شادان نیعمەت پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ گەیلان چواس گەیلان چواس تەمەەن 19 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی مایکرۆبایۆلۆژی پزیشکی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ گەیلان بەخێرهاتی خاڵەکانتان بەبیرێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 60 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 70 خاڵ پرسیار ماوە خاڵیش ماوە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر پێم خۆشە ڕەواه بێتە ئێرە فەرموو لە زانکۆی هەولێری پزیشکی ڕەهێڵ ڕەوە ڕەهێڵ هەردووتان بەخێر بێن سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە با پرسیارەکە تەواو بخوێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆن گەرنا خۆتان نەزانن نیو پرسیارە خوێنمەوە ئەو کاتە بێ وەڵام بنەوە دوایی ئەگەر وەڵامەکە هەڵە بوو دەچمە بەرامبەر پرسیارەکە هەمووی بۆ خوێنمەوە چانسی زۆرترە بێ وەڵامەکەی ڕاست بێت سێ پرسیار پرسیاری یەکەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ لە یاری بۆلینگدا لێدانی یەکەم کە هەموو پینەکان بەردەبێتەوە چی پێ دەڵێن
ڕەوە ئێکس ئێکس ڕەهێڵ سوپەر ئەتاک سوپەر ئەتاک هەردوو وەڵام هەڵە وەڵامی ڕاست سترایک سترایک تۆپەکەوالێکی هەمووی بەرەبێتەوە پێڵێن سترایک سترایکی هێنا دووەم پرسیارەکە دەڵێ تاریکستانی لم لە نووسینی سەڵاح عومەر کام ڕووداوی گرنگ دەجێڕێتەوە زانکۆی ولێری پزیشکی ڕەهێڵ ناوی نووسەرەکە دووبارە دەکەوە سەڵاح عومەر تاریکستانی لمی نووسیوە باسی چیەکە شەڕی کەنداو شەڕی کەنداو هەڵێ ڕەوازانی شەڕی فەلوجە شەڕی فەلوجە هەڵێ وەڵامی ڕاست باسی کارەساتی ئەنفال دەکات باشە ئەومان هاتەبیر کۆتا پرسیار فەلوجەی چی و کەنداوی چی کەنداوی چی و بەدوان ناوی جواب دێنەوە وەی لێ هات سوالەکان باشە کۆتا پرسیار بۆیەوە پرسیارەکە دەڵێ گەورەترین دەریاچەی داخراو لە جیهاندا کامەیە هەولێری پزیشکی سارگۆسۆر سارگۆسۆر هەڵێ ڕەوازانی ڤیکتۆریا ڤیکتۆریا هەڵێ وەڵامی ڕاست دەریاچەی قەزوین زۆر زۆر سپاسدانەکەین زۆر شەری خۆتان دوو بەشداربووی تر لە پۆلیتەکنیکی هەولێر ئەیمەن لە هەولێری پزیشکی سوبحانی ئەیمەن سوبحانی هەردووتان بەخێر بێن بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە هەیە و هەر پرسیارەی پێش خاڵی لەسەرە یەکەم پرسیار ئەو ترشەی کە لە ناو پاتی ئۆتۆمبێڵە بەکاردێت چ ترشێکە زانکۆی هەولێری پزیشکی سەڵفەریک ئەسید ترشی گۆگردی ترشی گۆگردیەک سەلفەریک ئەسید زۆر ڕاستە ئەو هەڵە ناکە تۆ ئەو خێراتر بووە ئەو کۆمپیوتەرە ئێمە هەڵاکەین و نایکە دووەم پرسیار شاری قەدەغەکراو فۆربدن سیتی لە چه وڵاتێکە ئەها خێراتر بووی تۆ ئەیمەن وەڵام رووسیا رووسیا هەڵێ سوبحانی ێزانی ڤاتیکان ڤاتیکان وەڵامی ڕاست چین یاخود چاینا سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ تیرەی ئەستێرەی خۆر دەبێت چەند بچووک بێتەوە بۆ ئەوەی بێتە چاڵێکی ڕاش ئەیمەن بەقدر بەلعبێکی تۆپتۆپێن چەند کیلۆمەتر 100 متر 100 متر تیرەکەی 100 متر هەڵێ سوبحانی 1.5 کیلۆمتر 1.5 کیلۆمتر بەنزیکراوی بەنزیکراوەی تیرە تیرەکە ینی 3 کیلۆمتر بەدەم دووەند 3 کیلۆمتر زۆر زۆر سپاسدانەکەین دوو بەشدار بووی تر پۆلیتەکنیکی هەولێر ئیمان هەولێری پزیشکی گەیلان بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیاری پێنجخاڵی لەسەرە پرسیاری یەکەم دەڵێ کام زانا لۆگاریتمی لە بیرکاریدا داهێنا ئیمان نیوتن نیوتن هەڵەیە هەر لۆگاریتم لۆگاریتم وەڵامی ڕاست جۆن نایپەر لە ساڵی 1614 دووەم پرسیار دامەزرێنەری مەزهەبی پرۆتستانتی مەسیحیەت لە سەدەی 16 زانیدا کێ بوو گەیلان
ئارثەر ئارثەر ئیمان زانی پرسیارەکە پرۆتستانت دامەزرێنینی مەزەوی پرۆتستانتی مەسیحێت کێ بوو لە سەدەی 16 زانی نایزانێ مارتن لوثەر ئەڵمانی وەڵامە ڕاستەکە بوو کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ئەو سیستمە دەمارێکی پەیوەندی هەیە بە جەنگ و فرین فایت ئەند فلایت لە لەشدا فایتن فلایت لە لەشدا ئەوەیە دەی ماوە بڵێ وەڵام کەمان لەسەر زمانمە ناتچرال کیلەر ناتچرال کیلەر سێڵ ناتچرال کیلەر سێڵ سێڵێکی پێوە هەڵێ ئەتوانین دووبارەکەوە سە بۆ دەخوێنمەوە هەمووی ئەو سیستمە دەمارێکی پەیوەندی هەیە بە جەنگ و فرین فایت ئەند فلایت لە لەشدا چی پێ دەگوترێت هۆرمۆنە دەچێتەوە سەر هۆرمۆنەکان ئەویشان هایپۆتەلەمۆس وەڵامی ڕاست سیمپاسێتیک سیمپاستیک بەس نەتێشتا من گوتم هۆرمۆنەکانە سیمپاستیک دەچێتەوە سەر هۆرمۆنی پینیفرینی نۆری پینیفرینە تۆ هۆرمۆنێکی ترێوە نا گوتم هۆ دەچێتەوە سەر هۆرمۆنەکان کاتیش ئۆکەی یا ئیزانی یا نایزانی زۆر سپاسدارەکەیم شتۆش زۆر شوێنەکانی خۆتان پۆلیتەکنیکی هەولێر هیوا زانکۆی هەولێری پزیشکی محەممەد هیوا و محەممەد سێ پرسیارتانەیە گەر کاکیوە تۆ وەڵامەکەت زانی زۆر باشە وەڵامەکەت نەزانی چین لای محەممەد بەڵام کاتان کەمە ئەبێ زوو وەڵامێ بنەوە هەمووی دەچرکێ پرسیاری یەکەم خەیاڵ بکە لە ناو بەلەمێکی دەورەدراوی بە قرش و بەلەمەکە نوقمی ئاو دەبێت چۆن خۆت ڕزگار دەکەیت دووارێکەوە محەممەد لە ناو بەلەمێکی دەورەدراوە بە قرش چۆن خۆت ڕزگار دەکەیت دڕۆ ناو ئاوەکە بەلەمەکەش خەریکە نوقمە بێ دڕۆ ناو ئاوەکە یانێگەر قرشەکان ناو بەلەمەکە دەڕۆیتە ناو ئاوەکە هیوا دووبارێکەوە بەس پرسیارەکە بورە خەیاڵ بکە لە ناو بەلەمێکی دەورەدراوی بە قرش و بەلەمەکە نوقمی ئاو دەبێت چۆن خۆت ڕزگار دەکەیت و خەیاڵە ناکەم لە خەیاڵ هەڵدەستمەوە چ پێویست بێ خەیاڵ ناکەم ئەو خەیاڵە خۆت محەممەد چیتە ناو ئاوەکە قرشەکە هەلا دەکەم ناخە من وتم احتمالە فەلەکە لەویا بێکە قرشەکان لە ناو بەلەمەکەن هەڵە دەورە دراوی بە قرش بەڵام ناڵە ناو ئاوەکە تۆ بەلەمەکای دەورە دراوی بە قرش وتم سوزانم احتمالە ناو ئاوەکە تجاری بێ پارچە ئەبی خیاڵ مەگەڵتەوە ئەو خیاڵ ناخۆشە چییە خیاڵێکی نێگەتیڤ دووەم پرسیارەکە دەڵێ یەکەمین ڤایرۆس بۆ سیستمی MS-DOS لە ساڵی 1986 لەلایەن دوو برای پاکستانی نووسرا ناوی چی بوو؟ رابط چی؟ رابط هیوا زانی؟ زانیاریم نییە زانیاری نییە وەڵامی ڕاست برین واتە مێشک کۆتا پرسیارەکە دەڵێ یەکەمین سەرۆکی ڕەشپێستی ئەمریکا کێ بوو؟ محەممەد باراک ئۆباما زۆر ڕاستە شۆشەی خۆتان زۆر سپاسانەکەین کۆتا پرسیار بەس خێرایی و تەنها خێرایی بوو ناموو کەسەی زانێ خۆشەویستانم بەم شێوەیە ئەم ڕوبەڕووبوونەوەیە کۆتایی هات لە نێوان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی
هەولێری پزیشکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر خاوەنی 65 خاڵن بەداخەوە زۆر هەولیاننا زۆر ماندوو بوون من زۆر سپاسیان ئەەکەم بەداخەوە بەجێمان دێڵن بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە پۆلیتەکنیکی هەولێر دەتوان ساڵی داهاتوو بێنەوە و بەشدار بن تا ئێرە هاتوون زۆر باش هاتوون ئەو زانکۆیی کە دەمێنێتەوە دەچێتە فایناڵ زانکۆی هەولێری پزیشکی خاوەنی 85 خاڵە لەگەڵ 235 خاڵی پێشووتریشی هەبوو 320 بە 320 خاڵ یەکسەر دەچنە فایناڵ خۆشەویستانم هەولێری پزیشکی زۆر نزیک بۆتەوە لە خەڵاتە گەورەکە 30,000 دۆلارە هەر خوێندکارێک 5,000 دۆلاری بەرەکەوێ زانکۆی دووەمیش ئەوانیش 15,000 دۆلار وەرەگرن کە هەر قوتابیەی 2,500 دۆلاری بەرەکەوێ ئەویش پارێکی باشە دۆمتان 2,500 جوای لە جیرفانتان هەیە ئەوە هیچ خۆشەویستانم تا ڕووبەڕووبوونەوەیکی تر ئێمە بەجێتان هێڵین و بەخواتان ئەسپێرین هەر شاد و کامەران من زۆر سوپاسان ئێمە توانیمان هەتا ئەم قۆناغە بین و دەستخۆشیان لێ دەکەم ئەوان توانین ئەو قۆناغەش ببڕن ئینشاڵڵا لە قۆناغی داهاتووش باشتر دەبن چونکە بەڕاستی شایانی بردنەوە ئینشاڵڵا ئەم ساڵ کە نەمانتوانی بەشدار بین وەرچەندە من ئاخر ساڵش ناتوانم ساڵشکە بەشدار بم بەڵام ئینشاڵڵا هاوڕێیانمان کە بەشدار دەبنەوە و سەرکەوتو دەبن ساڵێکی ئینشاڵڵا ئومێدوارم لە ساڵانی داهاتوو هاوکارانی ئێمە لە قۆناغەکانی دیکە کە بەسەر دەکەون بتوانن ئاستی باشتر ببڕن بخۆی زیاتر شانسیش دەورە بینێ فاکتەری شانس و فاکتەری معلوماتی خۆت بەس مهمە جمهورەکە بە شێوەیەکی گشتی ئیسیفادەی لەو معلوماتانە کردی بێ کە ئێمە یعنی پێمان بەخشی بن بەداخەوە لە پرۆگرامەکە هاتیینە دەرێ بەڵام هیوای سەرکەوتن بۆ زانکۆی بەرامبەر دەخوازم ئێمە خۆشحاڵین کە تام قۆناغە هاتین ئەمسال هیوادارین لە ساڵی داهاتوو ئەڕۆینە قۆناغی فیناڵ هەستم زۆر خۆشەکەەوە گەشتینە فایناڵ ئەستا زۆر دڵخۆشم چکات توانیم بگەین بەنامی فیناڵ ئەمە سەرتاوە بەهێز خۆمە ئامادەکرد و معلوماتی زۆر باشمان هەبوو ئینشاڵڵا لە فیناڵ سەردەکەوین وەکوەرێک لە هاوڕەکان خۆشحاڵم کە چوینە یاری کۆتایی هەستێکی زۆر خۆشم هەیە کە لە پێش فایناڵ بوون و بەردمانەوە و چوینە فایناڵ الحەمدوللا گەیشتینە فایناڵ و ئێستاش برنەوەکەمان چۆن شتێکی تەوقع بوو سپرایزێکی وا زۆر گەورە نەبوو ئینشاڵڵا لە فایناڵیش یەکەم بوونمان نەبێتە سپرایزێکی زۆر گەورە لە بۆ کوردستان بە هیوایەوەی کە لە فایناڵ یەکەم بین سوپاسی قوتابیەکانمان دەکەین من هەر لە بیدایەتەوە ئەو وادەم پێداون کە ئەگەر ئاوان بەو شکلە بڕۆن بە دڵنیاییەوە ئەوان تۆپتێن و ینی یەکەمی ناو ئەو بەرنامەیەن خۆشەویستان سڵاو ئەمڕۆ پێشبڕکێکە زۆر گەرم و گوڕ دەبێت لە نێوان دوو زانکۆ کە دەیانوێت بگنە فایناڵ زانکۆی جیهان سلێمانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک یەکەم سەرۆکی ئەمریکا کێ بوو؟ کۆتێکردنەوەکی لە مۆدەکەدات مۆدەی دەتەن سەر ئالی تورنۆ زیاد بیتن وشنی کۆ ڕنگ بەدۆنێتکەن سکۆڵەی لای ڕاستی دڵ خوێن دەنێرێت بۆ کام بەشی لەش گازی هایدرۆژین مەترسی تەقینەوەی هەیە ینی هینیش هیلیۆمی شەر ئەگەر چرخی لەبێ گەڕێت بەڕێزان و خۆشەویستان بەم جۆرە زانیمان کام زانکۆیە دەچێتە فایناڵ ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری